ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیەوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەست بە سەرکردنی 15 کرێکاری کورد لە دەماوەند، چالاکی شاخەوانانی بۆکان بۆ ڕێزگرتن لە یادی گیان بەخەتکردوانی ژینگە، ڕێپێوانی کرێکاران لە شاریوان لە باکووری کوردستان، هێرشی فاشیستیەکانی تورکیا بۆ سەرکرێکارانی کورد لە هاتای، کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی بیناسازی تاران گروپ، ناڕەزایەتی پەرستاران ئێران دژ بە دۆخی سەختی مەعیشەتی و کۆبوونەوەی کادری دەرمانی ئەفریقای جنوبی بۆ پشتیوانی لە غەزە. ئەس بەسەرکردنی 15 کرێکاری کورد لە دەماوەند. بەپێی هەواڵی گەیشتوو لە چەند ڕۆژی ڕابردوودا 15 کرێکاری خەڵکی گوندی ئەوێهەنگ کە لە شاری دەماوەند کاریان کردووە لە هێرشی هێزەکانی حکومەت بۆ سەر شوێنی نیشتەجێبوونیان دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ 15 کرێکار بەناوەکانی سەعید حەیدەرزادە، جەمیل سفیدی، جەمال محەممەدی، شاهۆ قاسمی، کەیوان قاسمی، محەممەد قاسمی، لوقمان قاسمی، فەرزاد ڕۆستەمی، عەزیز ڕۆستەمی، بێهزاد ڕۆستەمی، فەرزاد شەریفی، فاتح محەممەدی، ئێقباڵ مەحموودی، ئێقباڵ مورادیزار، شاهپور حەبیبی و عیسا خادمی لە هێرشی هێزە ئەمنیەتیەکانی چاران بۆ سەر شوێنی نیشتەجێبوونیان دەست بەسەر و دەست بەسەر هەموو ئامێرە ئەلکترۆنیەکانیشیاندا گیراوە. تاکاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو 15 کرێکارە لەبەردەستدانیە. چالاکی شاخەوانانی بۆکان بۆ ڕێزگرتن لە یادی گیان بەخەتکردوانی ژینگە. ڕۆژی حەڤەی گەلاوێژ ئەندامانی گروپی شاخەوانی داڵاهۆی بۆکان لە چالاکیەکدا ڕێزیان لە یادی گیان بەخەتکردوانی ژینگەی سنەگرت. بە پێی زانیاریەکان ئەندامانی گروپی شاخەوانی داڵاهۆ بە سەرکەوتن بەسەر لووتکەی چیای ئۆشترانکۆی لۆڕستان وێڕای ڕێزلێنان لە یادی چیاکۆ یوسفی نژاد، خەبات ئەمینی و حەمید مورادی پەیمانیان لەگەڵ ئامانجەکانیان نوێ کردەوە. ڕێپێوانی کرێکاران لە شاریوان لە باکووری کوردستان. ڕۆژی شەمە ژدەی گەلاوێژ ئەندامانی کۆنفدراسیۆنی یەکێتیە کرێکاریەکانی شاریوان دژ بە بێکارکردنی 223 کرێکار لەلایەن شارەداریە و شارە ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. لەو کۆبوونەوەیەدا کە نوێنەری پارتە سیاسیەکانی باکووری کوردستانی شتیدا بەشدار بوون، سەدان کرێکار بە دروشمی ئێمە لە بەرامبەر زوڵمی دەسەڵاتداران لە کار و ڕەنجی خۆمان بەرگری دەکەین لەسەر شەقەمەکانی وان خۆپیشاندانیان کردووە و خوازیاری گەڕانەوەی کرێکارانی بێکارکرا و بۆ سەر کارەکانیان بوون. بە وتەی چالاکانی کرێکاری باکووری کوردستانیش ئەو بڕیارە تەواو سیاسیە و مەبەستی حکومەت زەوتکردنی ئیرادە و خواستی گەلە، سیستەمی دانانی قیوم بۆ تاڵانکردنی سەروەت و سامانی گشتیە و ئێمە ئەو زوڵمە قوبوڵ ناکەین. هێرشی فاشیستیەکانی تورکیا بۆ سەر کرێکارانی کورد لە هاتای. شەوی هەینی حەڤەی گەلاوێژ گروپە فاشیستیەکانی تورکیا لە شاری هاتای هێرشیان کردە سەر کرێکارانی کورد و تێک هەڵچوون ڕوویدا. بە پێی زانیاریەکان گروپە فاشیستیەکانی تورکیا بە دروشمی کرێکاری کورد ناتوانێت لێرەدا کار بکات. هێرشیان کردە سەر کرێکارانی کورد و پاش تێک هەڵچوون فاشیستێکی تورک لەلایەن کرێکارانی کوردەوە کوژراوە و چەند کرێکارێکیش بە سەختی بریندار بوو. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی بیناسازی تاران گروپ. ڕۆژی شەمە هەژدەی گەلاوێژ 150 کرێکاری شاغڵ لە شیرکەتی تاران گروپ دژ بەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی بەڕێوەبەرانی شیرکەت لە سەرەتای ساڵی 1404 هەتاویەوە هیچ حەقدەستێکیان بە پێرسۆنێلی ئەو شیرکەتە پەرداغ نەکردووە. دۆخی سەختی مەعیشەتی گوشاری بۆ کرێکاران هاوردووە و هیچ بەرپرسێکی حکوومەتی وەڵامی ناڕەزایەتی کرێکارانی نەداوەتەوە. ناڕزایەتی پەرستارانی ئێران دژ بە دۆخی سەختی مەعیشەتی. پەرستارانی ئێران لە ئاز دۆخی سەختی پیشەی و مەعیشەتی ناڕازین و
داوای جێبەجێکردنی داخوازیەکانیان دەکەن. بە وتەی پەرستارانی ناڕازی ڕێژەی حەقدەستەکانیان زۆر کەمە و وەڵام دەرەوەی هەزینەکانی ژیانیان نییە. بۆ بوونەوە شەپۆلی کۆچکردنی پەرستاران بۆ دەرەوەی وڵات دەستی پێکردووە و ئەوانەی لە دەرەوەی وڵات کار دەکەن چەند هێندەی کادری دەرمانی ئێران حەقدەست وەردەگرن و سەعاتی کاریان لە چاو پەرستارانی ئێرانیش زۆر کەمترە. پەرستاران لە دروشمەکانیاندا خوازیاری زیادکردنی تارەفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ و پێدانی داخوازیە دواخراوەکانیان بوون. هەڵوەشانەوەی سزای سێدارەی 6 بەندکراوی سیاسی لە دیوانی باڵای وڵات بە پێڕاپۆرتی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران حکمی ئیعدامی 6 بەندکراوی سیاسی بەناوەکانی ئەکبەر دانوشوەرکار، سەید محەممەد تەقەوی سەنگدەهی، بابەک عەلیپور، پویا قوبادی، سەید ئەبولحەسەن منتزێر و وەحید بەنی عامریان لە دیوانی باڵای وڵات هەڵوەشاوەتەوە. لەقی 26 دادگای ئینقلابی تاران لە ڕێکەوتی 5 سەرماوەزی 1403 هەتاوی ئەو 6 بەندکراوەی بە تۆمەتی بەغی بە ئیعدام محکوم کردهبوو. ڕۆژی شەممە دیوانی باڵای وڵات بە پێی بڕگەی 287 یاسای سزادانی ئیسلامی تۆمەتە سەپێنراوەکانی وەکو تاوانی بەغی نەزانیوە و حکومەکانی هەڵوەشاندوێتەوە. ڕەفاندنی یەزدان خەزایی لە شەهریار. ڕۆژی شەمە گەلاوێژ یەزدان خەزایی برای هەمیشە زیندوو عیرفان خەزایی لە گیان بەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری شەهریار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان دادگای ئینقلابی شەهریار یەزدان خەزایی بۆ ئەو ناوەندە قەزایە بانگێش کردو و ناوبرا و پاش سەردانی دادگا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە. مانگی پوشپەڕی ساڵیش ئێحسان غەزایی و هاوژینەکەی بەناوی نێدا کارگەر لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی کەنگاوەرەوە دەست بەسەر کراوە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی یەزد و بروجێرد بەیانی هەینی حەڤەی گەلاوێژ حکمی ئیعدامی 3 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی یەزد و بروجێرد جێبەجێکرا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 3 بەندکراو بەناوەکانی هاشم سورخی تەمەن 42 ساڵ، ڕەحمان جەهانگیری تەمەن 45 ساڵ و حەسەن شەهرودی تەمەن 57 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی یەزد و بروجێرد لە سێدارە دراون. سوتانی دوو بازاڕی گەورە لە ساوا و ئەنزەلی بەیانی شەمە 18 گەلاوێژ ئاگر لە دوو بازاڕی گەورە لە شارەکانی ساوا و بەندەر ئەنزەلی کەوتەوە و بەڵام هیچ زیانێکی گیانی بەدواوە نەبوو. لە درێژەی ئاگرکەوتنەوە گوماناویەکانی ئێران سوڵەی گومرگی ناوچەی تایبەتی ئابووری کاوە لە شارستانی ساوە لە ئاگردا سوتاوە و زیانێکی زۆری لێکەوتووە. هاوکات لە بەندەر ئەنزەلی کۆمەڵگەی بازرگانی کاسپیان لە ناوچەی ئازادی ئابووری تووشی ئاگرکەوتنەوە بووە و هێزەکانی ئاگرکوژێنەوە پاش چەند کاژمێر توانیویانە کۆنتترۆلی بکەن. جێگای ئاماژەشە کە پێشتریش کۆمەڵگەی ونووس لەو بازارچە ئاگری گرتبوو. کۆبنەوەی کادری دەرمانی ئەفریقای جنوبی بۆ پشتیوانی لە غەزە. ڕۆژی شەمە 18 گەلاوێژ کادری دەرمانی نەخۆشخانەکانی پایتەختی ئەفریقای جنوبی دژ بە کۆمەڵکوژکردنی خەڵکی غەزە لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە خۆ پیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان دەیان کادری دەرمان لە پایتەختی ئەفریقای جنوبی ڕژاونەتە سەر شەقام و بە بەدەستەوە گرتنی وێنەی قوربانیانی غەزە دژ بە دەوڵەتی ئیسرائیل دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ و گەیاندنی یارمەتی مرۆیی بە خەڵکی لێ قەوماوی غەزە بوون. بەڵێ بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە گرژی و ئاڵۆزی لە لوبنان بە دوای بڕیاری دەوڵەت بۆ چەککردنی حیزبوڵڵا. شەوی هەینی حەڤەی گەلاوێژ لایەنگرانی حیزبوڵڵای لوبنان لە شاری بەیروت ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی ئێرتەش بەشەر هات. بە دوای پەسەندکردنی گەڵاڵەی چەککردنی حیزبوڵڵا لەلایەن دەوڵەتی لوبنانەوە لایەنگرانی ئەو حیزبە دژ بە دەوڵەت خۆپیشاندانیان کردووە و چەند کەس لەلایەن هێزەکانی ئەرتەش و پۆلیسیە وڵاتەوە دەست بەسەر کراون. پێشتریش سەرۆکی حیزبوڵڵای لوبنان چەککردنی ڕەت کردبووە و ڕای گەیاندەبوو کە تا ئەو کاتێ ئیسرائیل بە تەواوی لە خاکی لوبنان ئەچێتە دەرەوە و کۆتایی بە هێرشەکانی دێنێت ناچنە سەرمێزی دانوستان بۆ ڕێکەوتن لەسەر دانانی چەک. شێخ نەعیم قاسم هەروەها وتی ملکەچی گوشاری دەرەکی نابن و
کێشەکانی لوبنان بە کێشەی ناوخۆیی دەزانن کە تەنیا لە ڕێگەی دانوستانەوە چارەسەر دەکرێت. بەڵە بینەرانی خۆشەویست داشتی هەواڵەکانم پێشکەشکردن کاتی سەدی خۆش.